مایکل فیلمێکی ژیاننامەیە دەربارەی پاشای مۆسیقای پۆپ و ئاکتەری کۆچکرد و مایکل جاکسۆن. ئەو فیلمێکێک بوو لە چاوەڕوانکراوترین فیلمەکانی ئەوساڵ. فیلمەکە دەوێت زۆر بە قوڵی زۆر بە جوانی تیشک بخاتە سەر ژیانە ئالۆزەکەی وە سەرکەوتنە خەیاڵەکەی و ئەو مشتومڕ و قسانەی بەبەردەوام لە چواردۆری ئەو ئەکتەرەدا بوونیان هەبووە. جا دەرێنەری فیلمەکە ئەنتۆن فۆکووە و نووسری فیلمەکەش جۆن لۆگان کە هەمان نووسری فیلمی بەناوبانگ کلادیاتۆر بوو. واکتەری سەرکی جافەر جاکسۆنە کە کوڕی جێرمان جاکسۆنە کە دەکاتە برای مایکل جاکسۆن. لێکچوونێکی سەر سوڕهێنەر لە نێوان جافەر و مایکلدا هەیە. شێوازی فەیسیان و شێوازی هەڵسوکەوتیان بەجددی زۆر سەرنجڕاکێشە. بەجددی فەیسی جافەر زۆر لە مایکل جاکسۆن دەچێت کە ئەوەش وای کرد بوو بینەر ئاسانتر تێکەڵ بە جەوی فیلمەکە و کەشی فیلمەکە ببێتن. جا فیلمەکە گەشتێکی تەواوە لەسەر ژیانی مایکل جاکسۆن. جا فیلمەکە ئەوەمان بەسێ قۆناغ نیشان دەدات. یەکەم قۆناغی منداڵی فیلمەکە زۆر بە جوانی ئەوە نیشان دەدات کە منداڵی مایکل جاکسۆن کە منداڵێکی زۆر زۆر سەخت بوو بە تایبەتی ئەو مامەڵە توندەی باوکی هەم بەرامبەر بەخۆی و هەمیش بەرامبەر بە گروپە میوزیکەکەی ئەو کاریگەرێت توندەما زۆر بە جوانی نیشان دەداتن. و قۆناغی دووەم قۆناغی بەناوبانگبوونی مایکل جاکسۆنە چۆن ئەو کاتێکە ئەلبومەکانی لە تەواوی جیاندا دەتەقێتەوە. و قۆناغی سێم لایەنە مرۆیی و دەرونیەکەی مایکل فیلمەکە هەوڵ دەدات ململانێ ناوکیەکانی مایکل گۆشەگیریەکەی و چۆنەتی مامەڵەکردنی لەگەڵ ناوبانگەکەیدا پیشان بدات. بۆ من گەورەترین هۆکاری سەرکەوتنی ئەو فیلمە هەڵبژاردننی جافەر جاکسۆنە. ئەو نەک بەتەنیا شێوەی لە مامی دەچێتن بەڵکو توانی بووی دەنگ شێوازی قسەکردن وە جوولەکانی و وزەی سەرستێجی مایکل بە تەواتی ڕێک وەکو مامی کۆپی بکاتەوە. لە هەندێک دیمەندا تۆ باوەڕت نەدەکرد ئەوە جافەر جاکسۆنەوە بەڵکو هەستت دەکرد بەڵێ ئەوە مایکل جاکسنە ڕۆلی خۆی دەجێڕێت. بێگومان ئەگەر عاشقی مۆسیقای مایکل بیت ئەو فیلمە بۆ تۆ شاکارە. دیمەنی کۆنسرتەکان و کلیپەکان و ڤیددیۆ و مۆسیقایەکانی تری بەکوالێتێکی سینەمایی یەکجار بەرز و دەنگێکی مۆدێرن کراون کە موچرکە بەلەشی بینەردا دێنێت. وەخاڵێکی زۆر گرنگەیە دەربارەی فیلمەکە چونکە فیلمەکە بە هەمانجی و بە ڕەزامەندی عیال پارێزەرە میرااتەکەی مایکل جاکسۆن بەرەمێنراوە. دەبینین لایەنگرێکی تەواو لەسەر ئەو کەسایەتە هەیە مایکل جاکسۆنجا بۆ نمونە تۆمەتەکان یاخود کەیسەکەی دەربارەی دەستدرێژی بۆ سەر منداڵان دەبینین زیاتر وەکو پیلانگێریەک هێرشێکی میدیایی حاڵەتە دورینەکان یا فشارە دەرونینەکان کە لەسەر مایکل هەبوو نیشان دەدات نەوەک وەک سەلماندنی تاوانەکە. ئەمە ژوای کردو هەندێک لە ڕەخنەگرند بێلایەنەکان بڵێن فیلمەکە کەمێک سپیکردنەوەی مێژووی تێدا و لە هەما کەدا هەوادارانی مایکل جاکسۆن هەز دەکەن بۆی ئەوەی کە لە ڕابردوو ئەگەر هەوڵێکە ببێت بۆ ناشرینکردنی ناوی مایکل جاکسۆن ئەو فیلمە دوجار دادپەروەری بۆ ناوی مایکل جاکسۆن گەڕاندۆتەوە و خۆشحاڵم بەبوونی ئەو فیلمە و بەرهمێنانی ئەو فیلمەجا دەرێنەر زۆر بە زیرەکانی توانیوەتی هاوسەنجیەک لە نێوان درامای خێزانی و شکۆمەندی مۆسیقا دروست بکات. فیلمەکە بە تەواوەتی هەست بزوێنە خەمۆکی تەنایی و تێکچوونی باری دەرونی مایکل جاکسۆن لە کۆتاییەکانی تەمەنیدا زۆر بە جوانی نیشان دەدات. فیلمەکە بەتەنیا فیلمێکی ژیاننامەیی نییە بەڵکو ئاهەنگ گێڕانێکە بۆ میراتی پاشایی پۆپ بۆ هاوادارانی مایکل جاکسۆن. و بێگومان ئەو فیلمە باشترین دیارە بۆ هاوادار و گوێگرانی مایکل جاکسۆن گۆرانەکانی میوزیکەکانی و جوولەکانی. جا ئەگەر فیلمەکە بە تەواوەتی هەموو ڕاستیەش تەم و مژاوەکانی سەرژیانی مایکل جاکسۆنی ئاشکرا نەکرد بێت بۆ بینەرێکی ئاسایی بەڵێ فیلمەکە گەشتێکی سینەمایی پر لە میوزیک و درامیەکی بەهێزە بۆیە شایانی ئەوەیە بینەری بیت. ئەگە بینەری بوویت سەرنجی خۆت بنووسواگە بینەریشی نەبوویت بۆت پێشنیان دەکەم یەکێک لە باشترین فیلمە ژیاننامەییەکانی ئەمساڵ لەسەر ئاکتەری کۆچکرد و پاشای میوزیکی پۆپ مایکل جاکسۆن بینەری بیت شایانی بینینە و کاتەشی خۆش و چێژ بەخشت پێ دەبەخشێت. تا ڤیددیۆ شتە دێمەلاتان ئاسوودە و خۆشبەخت بن خواتان لەگەڵ.